الساعة 4:30 الصبح قالوا يابا تعالوا ترى صار حريق بالسوق. کاتژمێ 4 بەرەبەیان ئاگاداریان کردمەوە بازاڕی لەنگە گڕی گرتووە کە گەیشتمێرە 150 بازارەکە سوتا بوو. تاوەکو تیمەکانی ئاگرکوژێنەوە گەیشتنە ئێرە بازارەکە بە تەواوی سوتا، نزیکەی 700 دوکان و عەرەبانە بوون. 2000 خێزان بژێوی ژیانیان لەسەر ئەم بازاڕەیە. والبضاعة كلها راحت اشتعلت. کەلوپەلەکانمان هەمووی سوتا و هیچمان نەماوە. ئەمە بۆ دووەم جارە بازاڕی لەنگە دەسووتێ. نازاین هۆکاری ئاگرکەوتنەوەکە چییە؟ ئەوەی لەو بازارە کار دەکات هەمووی خەڵکی هەژارن. هیوادارین لایەنی پەیوەندیدار قەرە بۆمان بکەنەوە، چونکە ئەمە بۆ جاری دووەمە بازارەکەمان دەسووتێت. جاری تریش قەرە بۆیان نەکردینەوە. 11 فرقة من موارد مديرية الدفاع مدينينەوە کە ئاگادار کراینەوە لەو ئاگرکەوتنەوەیە کەمتر لە 10 خولەک 11 تیمی ئاگرکوژێنەوە گەیشت نێرە و ئاگرەکە کۆنتترۆل کرا. سپاس بۆ خوازیانی گیانی نییە، بەڵام بەداخەوە زیانی زۆری مادی بەر کاسبکارانی ئەم بازارە کەوت. تا ئێستا ڕوون نییە هۆکاری ئاگرکەوتنەوەکە چییە، بەڵام گومان دەکەین بەهۆی شۆرتی کارەباوە بێت. لیژنەیەکمان پێکەیناوە بەدوەداچوون دەکات لە هۆکاری ئاگرکەوتنەوەکە و خەملاندنی زیانی ئەو ئاگرکەوتنەوەی بازارەکە.